إجا لسروان پیشهاتان و باندوراوی به تایبەتی لسر روشا ڕۆژهەڵاتە ناوین دوو میوانێ من هەنە کو جوان هیلد کامینگز دیبلۆماتکار و شێوەرمەندە بەرەیا سنت کۆمەیە کو لە عراقێ هەروەها لە سووریە و لە سعودیەژی کار کردە دەما کۆلە ڕۆژهەڵاتە ناوین بوو هەروەها میوانی منی دنج واشنتۆنێ عەبدوڵڵا حایکە لێ کۆلەرێ تایبەتیە پەیمانگەها واشنتۆن ji بۆ پرۆگراما لەشکری و بسپۆرێ کۆمێن چەکداریان گرێدای ئیرانێ لە عراق و سووریە هون هەردوو بخێر هاتن جوان خان جەمتە دەست پێت کەم پشتی کوشتنا علی خامینەیی گەلۆ ئۆپەراسیۆنێن ئەمریکا گەهشتە ئامانجاخوا یان هینا مایە It's an excellent question. The long-term goal ئامانجە درێژخایەنەکە ئەم ئۆپەراسیۆنە هێشتا ڕوون نییە ئەو ڕەوایەتی دانێ ئەو پاساوەی کە باس کراوە هیچ شتێکمان پێ ناڵێ کە ئەمە بۆ ماوەی چەند دەبێت یان ئامانجەکان چین ئەمە بەڕاستی هاوشێوەی 2003ە پێم وایە کە چەندین کەس لە ئەمریکا هەن کە پێیان وایە چەند کەسێک لە نێو حکوومەتی ئێراندا هەن کە زیانی زۆریان گەیاندووە و کراونەتە ئامانج بەڵام ئێمە پرسی یاسای نێودەوڵەتیمان هەیە بۆ نمونە تۆ کەسێک دەکوژی بۆ نمونە سەرکردەی وڵاتێکی دیکە ئەو کێشەی کە لە ئەمریکا هەمانە ئەوەیە کە سەرۆک ترامپ بیر لە ستانداردە ئاساییەکانی نێودەوڵەتی ناکاتەوە بۆی کە پابەندکەر بێ پێوە یان نا ئەمە دەتوانین گلەی لە شتێک بکەین بەڵام ئەمە هیچ پەیوەندیەکی بۆەوە نابێت ئایا ئەمە مانای ئەوە دەبێت کە لە ڕوانگەی ئەمریکاوە ئەمە دەوەستێت ئەم ئۆپەراسیۆنە یاننا دەکەوێتە سەرەوەی کە ئەمریکا چ پەیوەندیەک لە ئەمریکا لە ئێران وەردەگرێت و چ وەڵامێک وەردەگرێت باشە ئەس دخوازم هەمان پرسێ میوانی خۆی دم بکەم برێز عەبدەڵڵا حایک توژی بخێر هاتی هەمان پرسێشتە دەکەم پشتی کوشتنا خامینەیی دێ ئۆپەراسیۆنێن ئەمریکا لێ دەرێ ڕاوەستە یان بەردەوام بکە زۆر سپاس پێم وایە کە ئەمە پرسیارێکی گرنگە ئێستا بە تایبەتی لەژێر ڕۆشنایی کوژرانی دوایی ئەم ئۆپەراسیۆنە ئەم کوشتنانەی کە ڕوویدا ئێستا دەکەوێتە سەرەوەی کە چێ دەبێتە جێگرەوەی خامنەیی چەند بربژێرێک هەن کە ناویان لەژێر ڕۆشناییدا بەڵام هێشتا هیچ شتێک لە سەریان بڕیار نەدراوە ئایا ئەم کەسە جێگرەوەیە ئایا حکوومەتی ئێران بەردەوام دەبن لە خەبات جێڕان لە شەڕکردن لە ناردن و هاوێشتنی موشەکەکان و درۆنەکانیان نەک تەنیا بۆ ئیسرائیل تەنانەت بۆ کەنداویش ئەمە هەموو دەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئێرانیەکان دەیانەوێت گریچەکان زیاد بکەن یان کەم بکەن و دەبێت گرنگی بەوەش بدەین کە ئێرانیەکان خودی خۆیان هیچ بڕیارێکیان تاوەکو ئێستا نەدایە لەبارەی ئەوەی بچنەوە سەر مێزی گفتوگۆ یانیش ئەوە تا گرژەکان زیاد بکەن ئەوەی کە ئێمە لە لایەنی ئەمریکی گوێمان لێ بووە لە بەرپرسە باڵاکان و سەربازیەکان پێیان وایە کە ئەمە دەبێتە تەنگژەیەکی درێژخایەن کە لایەنی کەم 2 هەفتە دەخایەنێت بۆیە ئەمە تەنگژەیەکی درێژخایەن دەبێت و ئێرانیەکانیش بێگومان بێوەڵام نامێننەوە باشە بە نەریناتە گۆهەرینە دەستهەڵاتێ و ڕێژیمێ لە ئیرانێ مەبەستە ئیسرائیل و ئەمریکایەیە یانژی کوشتنە ڕێبەرە ئیرانی عەلی خامینەیی پرسا من بۆتەیە جوان خان
I think that the پێم وایە question کە of regime change, to the پرسیاری extent that that's the گۆڕینی main focus, ڕژێم دەکەوێتە سەر و is to سەرنجەی achieve کە a ئایا government that will بەدەستێنانی be friendly to the حکوومەتێکە United کە States هاوڕێی and ئەمریکایە also to Israel. و هەروەها ئیسرائیلە یان نا. There are a range of people who within چەند Iran جۆرێک خەڵک could هەن لە step ئێران کە into دەکرێت power. بێنە There's سەردەسەڵات clearly deep fields و in Iran. ئەمە However, لە ئێران هەیە. at what point this would be acceptable لە to the خاڵێکدا United ئەمە States بۆ is ئەمریکا the question. قبول کراو دەبێت ئەمە دیار نییە کێ و چۆنە دەبێت بڵێم کە بیرۆکەی ئەوەی کە ئەمریکا بڕیار لەسەرەوەدا چه حکوومەتێک بۆ ئێران باش و گونجاوە بۆ گەلی ئێران لەوانەیە وا بکات کە لە نێو ئێران ناسەقامگیری زیاد بکات ئەگەر ئەمریکا ئەم بڕیارە بدات. باشە کاک عەبدەڵڵا سروشتا ئیرانێ وەک یا ڤەنزوێلایەک و پشتی نەمانا سەرۆکێوێ بکاربە لەگەل ئیسرائیل و ئەمریکا بگونجە و هەروەها پەیوەندی ئاسایی بن یان ژی ینی نەفتاخوا پەترۆلاخوا تەسلیمی وان بکە ڕادەستی وان بکە یان بڕاستی ئەو سروشتا ئیرانێ کۆمارە ئیسلامیە ئیرانێ جودایە. پێم وانییە کە ئەوەی لە ڤەنزوێلا بینیمان لە ئێرانیش دووبارە دەبێتەوە. ئێرانیەکان زۆر بە ئایدۆلۆژیای خۆیانەوە بەستراونەتەوە بەو خەباتێک ئەوان پێیان وایە دەیجێڕن لە دژی ئیسرائیل و ئەمریکا و لە کەندا و ئەوان زۆر مکوڕن لەسەر ئەمە و پێم وانییە کە ئەوان دابنیشن و دەستوەستا بن لە 2020 کاتێک قاسم سولەیمانی تیرۆر کوژرا و لە 2024 بینیمان لە 2025 ئەوان دانانیشن بێوەڵام. ئایا ڕێکەوتنێک دەبێت؟ ئایا نەوت دەبینین لە بەندەر عەباس بۆ ئەوەی کە بچێتە جیهان؟ من گومانم لەوە هەیە. ئەوەی کە پێم وایە ڕوو دەدات ئەوەیە کە ڕژێمی ئێران بەوە ناسراوە کە پڵنگێکی کاغەزیە. ئەوان بۆ ماوەیەکی درێژە ئەمەیان لەسەر سەلمێنراوە هەرچەندە موشک و درۆنیان هەیە بەڵام ئەم هەڕەشەیە بەردەوام دەبێت لەسەر ئەوان بە تایبەتی لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە و هێرشی زیاتریان دەکرێتە سەر. بۆیە پێم وانییە کە ئەمە قۆناخی کشانەوە بێت. پێم وایە ئەوان وا بیر دەکەنەوە کە هێشتان دەچنە پێش و هێرش دەکەن و لە زەوی بێدیان لە ئاسمان شەڕی خۆیان دەکەن بەڵام پێم وانی وەکو ڤەنزوێلا دابنیشن. باشە جوان ئەخان هەژمارەکە موشکێن يعني إيران اللي نافشة كتم مديد بنارينا تا أف إيريشن أمريكا وإسرائيل اللي سر إيران دي وصابك كومارا إسلامية إيران بروخة. Let me understand the question. با لپرسیارەکە تێبگەم. پێم وایە کە گۆڕینی ڕژێم سەرکەوتوو دەبێت یان پێم وایە کە موشەکەکانی ئێران کاریگەریان دەبێت لە پرسیارەکە تێنەگەیشتن ببوورە. مەبەستا من ئەوە ئەv ئێریشن و ئیسرائیل و ئەمریکا کۆنەها لەسەر ئیرانێ دکە دبەسە دەما ڕووخاندنە ڕێژیمە کۆمارە ئیسلامیە ئیرانێ؟ بەڵێ تێگەیشتم. من نامەوێت وەکو پرۆفیسۆرێک قسە بکەم بەڵام گرنگە سەیری وشەی ڕژێم بکەین. ئایا پێم وایە کە گۆڕانێکی تەواو لە و زۆری پێکهاتەی ئێران دەبێت هەر لە پارێزگاکانەوە بۆ ئاستی نیشتیمانی پێم وایە ئەمە ڕوونادات. ئەمە یارمەتی دەرنابێت چونکە لە نەبوونی چەند پێکهاتەیەکی دامەزراوەی چەندین خزمەتگوزاری نامێنن و ئەمەش بەڕاستی زەحمەتێکی زۆر بۆ ئەم وڵاتە دروست دەکات بە تایبەتی ڕژێمێک کە
ئەگەر وا بیر بکەینەوە حکوومەتێک ببێتە یا بۆ نمونە سەقام گیر بێت و هاوڕێی ئەمریکا بێت پێم وایە کە ئەمە زۆر بیرۆکەیەکی باش نابێت ئەگەر ئێرانیەکان بڕیار بدەن کە چ گۆڕانکاریەکیان دەبێت ئەمە پرسیارێکی جیاواز دەبێت پێم وایە کە دڵخۆشیێکی زۆر ئاسوودەیەکی زۆر لە نێو بەشێکی زۆری ئێران هەیە کە زۆر بەشیان گەنجن کە بیریان لە شاو شۆڕشیان بەبیر نایەتەوە زۆربەیان ماندوون لەم دەستە قورسە ئاینیەی لە ئێران هەیە پێم وانییە کە ئەمە مانای ئەوە بێت کە ئەوان دەیانەوێت هەموو شتێک دابڕوخێنن بە تایبەتی لە پێکهاتەی حکوومەت پێش ئەوەی کە دڵنیا بنەوەلەوەی شتێکی جێگرەوەی باشتریان بێت. برێز عەبدەڵڵا سەرۆکێ ناوەندەکە لێکۆلینان یا ئیرانێ لە تورکیە ژمارە گوت و بنەریناوی بە ئێریشن ئەسمانی لەسەر ئیرانی ڕێژیمە ئیرانێ نایە ڕووخاندن نەریناتە چیە لە سەرڤەیەکێ؟ هێشتا زووە باسی ئەوە بکەین کە چ میکانیزمێک بۆ گۆڕینی ڕژێم دەبێت ئێمە هێشتا لە ڕۆژی یەکەمین هێشتا نازانین ئۆپەراسیۆنەکە لە بەردەوام دەبێت یان چۆن دەبێت ئێمە لە چەند مانجی ڕابردوو لە ئیسرائیل و ئەمریکاوە چەند شتێکمان گوێ لێ بوو کە ویستویانە و دەیانگوت دەیانەوێت سەرکردایەتی ئێران بهێنە خوارەوە و خزمەتگوزاری ئاسایشیەکانش بێن نەخوارەوە و داوایان لە خەڵکی ئێران کرد کە ڕاپەڕن بچنە پێشەوە و دەسەڵات بڕوخێنن قورسە بەڕاستی باسی ئەوە بکەین کە ڕژێمی ئێران بەیانی دەڕوخێت یان دوو هەفتەی دیکە دەڕوخێت یان مانگێکی دیکە ئەم ڕژێمە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو خۆی وانی شانداوە کە دەربازی بۆ لە چەندین شت و چەندین ڕەهەندی ئاسایشی بەهێزی هەیە و هەواڵگریەکی بەهێزی هەیە سەربازی کەرتێکی سەربازی بەهێزی هەیە و ئارتەشی هەیە و سوپای پاسدارانی هەیە پێم وانییە کە ئەمە زۆر ئاسان بێت بەڵام ئەگەر ئیسرائیل و ئەمریکا هێرشەکانیان بەردەوام بکەن بۆ سەر ئامانجەکانی خۆیان پێم وایە کە دەرفەتێکی گەورەتر زۆرتر دەبێت بۆ خەڵکی ئێران بۆ ئەوی هەن بدرێن و بچنە پێشەوە و شتەکان بە هەند وەربگرن و بە جددی وەربگرن و ئەمە قورس دەبێت بۆ ئەم حکوومەتەی ئێستای ئێران بۆ ئەوەی لە دەسەڵات دەبمێنێتەوە. باشە جوان خان ئەف پرسبۆتەیە بنەریناتە ئەنجامە ڤان ئێریشان چ دبە دوو دەولەتێن بەهێز کۆ ئێریشی سەر ئیرانێ دکەن؟ دەنگێتە چنەیە جوان خان دەنگێتە نایێمە ئەس بچم جەم کاک عەبدوڵڵا حایک باشە دەنگێتە تێکەرم بکە ئەنجامە ڤان ئێریشان چ دبە نانۆرمالە کەرم بکە ئەگەر ئێمە باشە ئەگەر ئێمە وا بیر بکەینەوە کە خەڵکی ئێران توانای ئەوەیان دەبێت کە سەیری ئەم ڕاستیە بکەن کە ئەم گۆڕانکاریە لە ڕێگەی هێرشێکەوە دەبێت لە ڕێگەی دوو زلهێزەوە کە وەکو دوژمن دەیبینن ئەو کاتە دەرگەیەک دەکرێتەوە بۆ ئێرانیەکان خودی خۆیان کە چ پێکاتەیەکی حکومڕانی و دەوڵەتیان دەوێت بە هەندێک ڕێگە لەوانەیە باسی ئەوە بکەین کە ئەمە و متمانەی زیاتر بە حکوومەت دەدات لەوەی زیاتر لاوازی بکات ئەمە لە ڕوانگەی ئێرانەوە ئەگەر وڵاتەکە لە ژێر هێرشدا بێت هەر وڵاتێک بێت ئیتر ئەمریکا بێت
بێگومان دەڵێن ئێمە وەڵامیان دەدەینەوە شەڕ دەکەن بەڕای من ئەنجامی ئەم هێرشانە دەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئێرانیەکان هەموو ئێرانیەکان هەست بەوە دەکەن کە ئەمە دەرفەتێکە یانیش ئەمە داواکاریەکە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی خۆیان لە دژی ئەمریکا بوەستە. دەستخۆش کاک عەبدەڵڵا ئەمریکا و ئیسرائیل بۆیەکێ ڕازی دبن ئەگەر هاتو کۆمارە ئیسلامیە ئیرانێ دەبژێ چەکی خۆی ئەتۆمی هەروەها موشەکی بەردە و ڕێکەفتن لەگەڵوان بێکردن یان ڕازی نابە؟ بێگومان ئەگەر دانوستاندنەکان وای بکردبا کە ئێران واز لە پرۆگرامی موشەکی و ئەتۆمی بهێنا بە ئەم هێرشە ڕووی نەدەدا بەڵام هەر وڵاتێک لە جیهان واز لە ئامانجەکانی خۆی ناهێنێت بۆ هێزێکی بیانی لە چاوی خۆیان لە چاوی ئەمریکا و لە چاوی خۆیان دەبینن کە ئەوان گۆشەگیر کراون و سزایان دراوە 50 ساڵە لە دژیانن بۆیە ئەوان پێیان وایە کە ئەوان بەتەنیان و ئەم بەرنامە ئەتۆمیە کە هەیەە میکانیزمێکە بۆ ئەوی بەرگری لە خۆیان بکەن و شەڕی لەسەر بکەن و تاوەکو ئێستا هیچ کەسێک نازانێن پرۆگرامە چۆنە و موشەکە بالیستیەکان پێم وایە کە تاوەکو ئێستا سەرکەوتوترین ئامرازی ئێران بۆ چونکە تاوەکو ئێستا توانیویانە بەکاری بهێنن متمانەی پێ بکەن و هێرشی پێ بکەن و دەبێت ئەومان لەبیر بێت کە ئەوان تۆڕێکی گەورەی گروپەکانیان هەیە لە ناوچەکە کە ئەمەش وەکو ئامرازێکی دیکەی بەرگری بەکاردێنن ووا دەکات کە کاتی زیاتر بدات بە ڕژێمی ئێران بۆ ئەوەی کە وەڵامی هەبێت لە بڕوای من ئێستا کارتی زیاتر لەسەر مێزەکە هەن و بە تایبەتی لە دوای ئەوەی کە ڕێبەری ئەو وڵاتە کوژراوە پێم وانییە کە هیچ ئێرانیەکان هیچ دەرفەتێکیان یان چانسێکە بێت بۆ ئەوی بچنە سەر مێزی دانوستاندن پێم وایە کە ئەوان بەردەوام دەبن لە شەڕکردن. گەلێکی سپاس بۆ هەردوو میێوانên من ji Washington عەبدەڵڵا حایک لێکۆلەرێ تایبەتیە پەیمانگەها واشنگتۆنێ و ji تێکساس jî شێوەرمەندا بەرەیا سنت کۆم جوان هیلد کامینگز هون هەردوو میێوانێ من بوون هەم بخێر هات.